پیاوی باش نیعمەتی خوددایە. پیاو هەموو جوانی و سەلامەتی خۆی لە پێناو خێزان و ماڵ و منداڵەکەی خۆی دەکاتە قوربانی. ئەگەر بۆ خۆش گوزەرانکردنی ماڵ و منداڵی لە ماڵ دەرچێت دەڵێن پیاوێکی کەم تەرخەم و ئیهمالە، هەر ماڵ و منداڵیشی بیر نەماوە. ئەگەر لە ماڵ دانیشێت دەڵێن بەخوا پیاوێکی تەمبەڵە. ئەگەر ڕێگە بە ژنەکەی نەدات کار بکات دەڵێن پیاوێکی لە خۆبایە. ئەگەر ڕێگە بە ژنەکەی بدات کار بکات دەڵێن نانی دەستی ژنەکەی دەخوات. ئەگەر گوێ لە ژنەکەی ڕابگرێت و بەگوێ بکات دەڵێن بەخوا پیاوێکی ئۆمەرە. ئەگەر بەگوێ ژنەکەی نەکات دەڵێن لەگەڵ ژنی خراپە. پیاو تاکە مەخلووقە کە حەز دەکات منداڵەکانی لە هەموو ڕوویەکەوە لە خۆی باشتر بێت. ئەگەر دایک 9 مانگ منداڵەکەی لەسکی خۆیدا هەڵدەگرێت ئەوە پیاو تەواوی تەمەنی لە خەمی پێگەیاندن و گەورەکردنی منداڵدایە. بۆیە خانمی ئەزیز هاوسەری باش نیعمەتی خوددای